بێگومان نەزانم بەشێکی ئەو خۆڵ و خاشاکەی کە ڕۆژانە لە ماڵەکانمانە بەرهەم ئەهێنرێت تایبەتە بە چێشخانەکان و مەتبەخی ماڵەکە. جا لە ئەم کاتەیە ئێمە ئەمانێت قسە لەسەر ئەوە بکەین کە بە چ شێوازێک ئەکرێت ئەم زبڵە ئەم خۆڵ و خاشاکە کە لە چێشخانەکان دروست ئەکرێت ڕێژەکەی کەم بکرێتەوە. شێوازێکی دروستی فڕێدانی ئێمە لەمە بەدوا بگرینە بەر هەنێک جار هەیە بۆ نمونە ئەلاگەیەکی گەورەی زبڵ پڕکراوە لە خۆڵ و خاشاک لە کاتێکا کەلانێ ئەگەر قاچێکی پیاەنیت ئەبینی زۆر قەبارەکەی بچووکە بێتەوە لەبەرێکە ئەو خۆڵ و خاشاکەی کە تیا کراوە زۆر جێگرتەوە یاخود بۆ نمونە هەنێک جار لە کۆڵانەکانە ئەبینیت پلاستیکی ئەم خۆڵ و خاشاکان داناوە ئاوێکی ڕەش خەریکە لی ئەچۆڕێت یان بۆنی کردووە ئەو زبڵی کەتیایە بووە یەک دنیا مێش و مەگەزی لێ کۆبووەتەوە کاتە شێوازی دروستی فڕێدانی خۆڵ و خاشاک ئەبێت بە چ شێوەیەک بێت بۆ ئەوی کە ئەوە نەزەرەر بە ژینگەنەکە بۆی کە لەسەر ئەم شێوازە دروستە زیاتر قسە بکەن و زانیاری وەربگرین میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر چیمەن ساڵحمان کردووە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی خۆراکن دکتۆر چیمەن سڵاوی لێبێت زۆر بەخێربێت سپاسوانەکەم سپاس لە بینەرانمان هیوادارم ئەم گفتوگۆیەمان سوودێکیان پێ بگەێنێ هیوادارین بەو شێوەیە بێ دکتۆر هەر سەرەتا لە ماڵەکانە لە مەتبەخ چۆن خۆڵ و خاشاک فڕێ بدرێت بۆی کە ئەم کێشەیە کە ئێمە ئێڵین ئەوانە دروست نەبێ سەرەتاگەر بڵێم هەموو کەسێک هەر یەکێک لە ئێمە ببیر لەو بکەینەوە کە ئێمە ژینگە پارێز بین ئەوەی کە بە ئینگلیزی پێوترێ ئیکۆفرێند یعنی ڕەفیقی ژینگە بی هاوڕێی ژینگە بین ئێمە ناتوانین بێ پاشەڕۆ بین بێ ئەوە بین کە هیچ پاشەڕۆیەک لە خواردنەکان و لە شتەکانمانە نەمێنێ بەڵام ئەبێ هەوڵ بین بە ڕێگەیەکی دروست بۆ ئەوەی زیان بە خۆمان بە خێزانەکەمان هەروەها بە ژینگە نەگەێنێ لەمایان لە چی دەست پێکەین لەو دقەی کە تۆ ئەچی بۆ بازار کە ئەچی بۆ بازار و شت ئەکرێ کە ئەبێدا ئیمەن بیر لەو شتانە بکەیتەوە کە ئایا من ئەگەر زیاد بکڕم ئەم زیادە ئەتوانم خەزنی بکەم لە ماڵەوە یان هەمووی نیوەی ئەخورێ زۆر لە ماڵەکان مەسەران بە سنووق خواردنەکڕن دوایی نیوەی خواردنەکەیان پێخورێ نیوەکەی تری ئەبێ بە پاشەڕۆ فرێ ئەدرێ ئەمە بە تەنیا ئەبێ بیر لەو بکەینەوە ئەمە بە تەنیا زیان لە گیرفانی تۆ نایە لە خێزانەکەی تۆ نایە بەڵکو زیان بە هەموو ژینگە ئەگەیێنێ لە بەرەوە بێ ئێمە بیر بکەینەوە لە سەرەتای دەستپێکردنی هەموو کارێکمان چۆن وا بکەین کە ژینگە پارێز بین کە خۆڵ و خەشاکمان زۆر نەبێ ئەمە ڕێگایەک ڕێگای دووەم بزانین وەکو جەنابەت لە پێشەکێکە باست کرد هەندێک لە ماڵان جێی داخە ئەبینی خۆڵ و خاشاکێکی زۆر زبڵدانێکی زۆر زۆریان هەیە ڕەشا و ئاو هەمووی بە اینەکە هاتوێتەوە ئەمە لە ماڵەوەش زۆربەی جاری مێرووەکان بە تایبەتی مێرو لە زۆر لە ماڵەکان هەیە یعنی گلەی لەوە کەنەڵێ ئێمە ماڵیشمان پیس نییە کەچی مێرو لەیتیایە ئەمە بۆنی خۆراکە سیسرێک ئەنوا ئەو حەشەرات و ئینانی کە لە ناوماڵە دەرەکەوێ زۆربەی زۆریان بە بۆنی خواردنیان بۆ ئەوەی تۆ سەتڵی خۆڵەکەت لە ماڵەوە بە تایبەتی لە ناومەتبەخە هەمیشە ئەبێ جارێک ئەوەی سەتڵێکی زۆر بچووک هەڵبژێری یعنی بچووکترین کاتێکە سەتڵی خۆڵدا ئەنەی حتا ئەوانەی دەرەوەش ئەبێ بچووکترین هەڵبژێری بۆی ئەگەر بچووک بێ تۆ خۆڵ و خاشاکت زۆر نەبێ ئەوانی تریش بچووک بکەیتەوە ئەگەر بینە سەر ئەوەی کە لە خواردنەکانمان لە ناو مەتبەخەکەیە چۆن ئێمە پاشماوەکانمان بڕێژین کاتێک کە پاشماوەیەکمانە بێ و بە تایبەتی لە خواردنە ئێمە ئەگەر یعنی بینە سەر خواردن ئەبێ ئەگەر ئەو پاشماوەیە کەمایەوە منە بێ بیر بکەمەوە ئایا ئەتوانم هەڵی بگرم لە ناو فرێزەرە یان لە ناو بەفرگرەکەمە بۆ ڕۆژێکی کە مەسەرەن خواردنێک من ئەمڕۆ میوانێکم هاتووە نەمزانیوە تۆزێک لە حەدی خۆم خواردنم زیاتر لێناوە یا سەدفەی کەسێک لە ماڵەکەیان نایەتەوە خواردنەکەی ئەمێنێتەوە ئەگەر بکرێ ئێمە بە خێرایی ئەگەر ئەو خواردنە بخرێتە ناو دەفری تایبەت یعنی ئەو دەفرانێک کە خواردنی تی هەڵەگیرێ ئەبێ یان شوشە بێ یان ستیلی باش ستیلە ئەسڵەکان یعنی نا ئەو ستیلانەی بە تایبەتی ستیلە زۆر هەرزانەکان هەیە لە ناوازارە کە ئەمە فافۆنە خۆی بەڵام تەخلیفێکی تەنک کراوە بە ستیل ئەمانە نەبێ ئەبێ ستیلێکی ئەسڵ بێ بەڵام لە هەمووی باشتر شوشەکەیە ئەتوانی بکەیتە قاپێکی شوشە قاپێکی کەش بخەی بەسەریا ئەو کاتە عەلاگەیەکی یعنی پەنگوین و ئەوانەی کە بۆ خواردن بەکارێنرێ بیکەی بەسەریا دو ئەو ڕۆژیان ڕۆژی دواتریان ڕۆژی پاش ئەوەش ئەگەر سەلاجەی ماڵەوە زۆر کارەبای لەسەر نەکوژێتەوە ئەمانە بێ کە ئەنتیبەکتریای
تا چەند ڕۆژێک ئەتوانرێ ئەو خواردنە هەڵبگیرێتیایە و یعنی زیان نەگەێنێ بە کەسەکان تێک نەچێ بەڵێ کەواتە بۆ کاتی جارێکی تر بۆ ژەمێکی کە ئەتوانیت ئەو خواردنە بەکاربێنیتەوە ئەمە یەکەمی دووەم ئەگەر وەهانە بوو من دوای 2 ڕۆژەکەش هەر سوتفەیان 3 ڕۆژەکەش نەخورا لە ماڵەوە ئەو کاتە ڕێگەمانێ ئێمە لە هەموو گەڕەکێکە ئەو یعنی تەیرانەمان هەیە ئەو پشیلەمان هەیە مەسەن ئێستا لە هەمووی کۆڵانەکانە سەگ هەیە ئەمانە ئەتوانی قاپێکی تایبەت یان پارچەم قەبایەک یان هەر شتێک لە شوێنێکی تایبەت دادانی هەتا لە برەوەی چۆلەکەکانیش یعنی ئەزانن لەکوێ خۆراکدانی بەڵام نەبێتە ئەوەی کە لە ماڵەکەی خۆمان مەنجەڵوش لەو برنجەکە بێنین لە بەردەگای ڕژی بڵێ وڵات چۆلەکەکەی زۆر پیسە بێت چکە هەموو شوێنی تایبەتی خۆی هەیە من حەزم کرد لە درێژەی گفتوگۆکانە باسێکی ئەوە بکەین کە ئێستا بەپی ئامارەکان لە جیهانە ئەمێسا گرفتێکی زۆرە کە هەموو تاکیەک هەموو مرۆڤێ ڕۆژانە چەنە پاشماوەی خۆراکی هەیە کە هەمووشی لە ڕووی ژینگەوە چەند زیانی هەیە لە ڕووی ئابوووریۆ چەند زیانەگەێنێ بە کۆمەلگا و بۆ تاکە خۆی وڵی لە ماڵەکانی خۆمانەوەکو هاوکارم سەحر ئاماژێک پێ ئەم کیسە گەوری و پیانی دوو ڕۆژاوێکە بێ ئەگەر بەپی پێویست خواردن بەکاربێنی وڵی پاشماوەمان زۆر یعنی ئەگەر بەپی پێویست خواردن بەکاربێنین وڵی لە ژەمەکانە هەمووی خواردنی گەرم و گوڕمانەوە بەڵام لە نەریت ئێمە دایمە حەزەکەین سفرەمان گەرم بێت بەڵام ئەوی کە گرنگە ئێمە چۆن بتوانین پاشماوەکان لێ جاکەین ینی بۆ نمونە من بڵێکی شوشە نێنم لەگەڵ علاگەیەک پڕە لە شلەمەنیە کە لەوانەیە ئەم شلەمەنیە لەناو ئەم زەرفەیە وەکو ئەو ئاماژەی پێکرد لە بەردەرگا داینی بۆ ماڵەکەی دراوسی و بڕوا جامەگە لە خانوویەکبی ئەگەر لە سیتیەکان و باڵەخانەکان هەبی هەموو دراوسەکان بەیەکەوە چ بۆنێک بڵاوکات چۆن هۆشیاری ئەومان هەبێ پاشماوەکانمان لە شوێنی تایبەتی خۆیاندان ئەو شتانەی کە لە ماڵەوە بەکارێنین چۆن بەشەکانی بۆ جیا بکەین ئێستا عنی ئەگەر من ئەومود ئەوەی کە بتوانین بۆ تەیرۆتاڵەکان هەبێ داێنین ئەوی تری کە مەسەرەن بە تایبەتی شلەیان ئەو شتانی کە ئاوی هەیە ئەمە ئەبێ هەموو خانمێک لە ماڵەوە سوزگێکی پچکۆلەی هەبێ لەسەر سینکەکەی داینێ ئەم شلەیە کە ئەمەیە من بیڕێژم ئەیکەمە ناویان حتا فاسۆلیا هەموو ئەو پاشماوانەی کە مەسەرەن شۆربایەک یان هەر شتێکم کە هەیە ئەیکەمە ناو سەبەتەکەوە ئاوەکەی ئەڕوا ئەڕواتە ناو سینکەکەوە بەس بە تەنیا پاشماوەکەی ئەمێنێتەوە یعنی مادە ڕقیەکەی ئەو کاتە حتا وەکو جەنابەت باسی کرد من نابچم برنج و شلەکە هەڵڕێژمە کۆڵان ئەبێ مەسەرەن چۆن وتم سوزگێکی بچووکێ بێ ئەبێ سینیەک یان قاپێکی تۆزێ فراوانی هەبێ کە لە دەرەوە داینێ ئەو شتەش دیسان ئاوەکەی بڕێژرێ یعنی ئاوی نەمێنێ بە تایبەتیەوەی کە بۆ چۆلەکە دانرێ برنج و ساوەر و ئەم شتانەیە کە وشکن دا ئەندرێ ئەگەر لە ڕۆژێکیشە ئەو کاتە ئەگەر زانیم لە ماوەی ڕۆژێکە حیوانەکە نەی خوارد ئەبێ هەڵبگیرێ دیسان یعنی گست بدرێ و فڕە بدرێ ئەمە کەواتەینە سەر یعنی شلە و شتەکان ئاوە ئەیکەین ئەو قاپان ئەینە سەر پاشماوەکانی تری کە هەمانە بەنسبەت ئەوە جێداخە ئێستا خۆمان زۆر ئاوی معەلەب بەکارهێنرێ بەڕاستی ئاوی معەلەب ئەو باشە نییە هێشتا بەرامبەر بە ئاوی بەلوعی خۆمان یعنی ئێستا ئاوی بەلوعەکانی ئێمە هەم لە ڕووی کوالیتی جۆری هینەکەەوە ئەوەی تیدی ئێستەکەی کە ئەو شتەی تیاتی هێشتا لە 300 تێناپەڕێ لەبەر ئەوە ئێمە ئەتوانین ئاوەکان بەکاربێنین و یان ئەم فلتەرانەمان هەیە هەموو کەسێک یعنی لە ماڵەوە ئەتوانێت کە فلتەرێک دانی نازان من فلتەری ئاوی خۆمان وەبزان 10 ساڵە بێ ئەمانە یعنی هیچی لێ نایە بەس ئەوەیە ناوبەناو ئەتوانی یعنی فلتەرەکەی بگۆڕی ئەگەر زۆر دڵنیا نەبوویت لە ئاوەکەی ماڵەوە لەبەرەوە باشتر یەکەم ئەوەیە کە تۆ ئاوی خۆت بخۆیت ئاوی تەنکی بە پاکی ڕابگرە 5-6 مانگ جارێک پاک بکرێتەوە ئیتر تۆ ئەمەە ئەم دەبەی پلاستیکیە بەکارنایێنی ئەگەر هاتوو بەکاریشمان ئەگەر لێرە بوومبووری مەبەستی بەکارێنانی پلاستیکەکەیە مەبەستی ئاوەکەی بووی لای بینەرەکانمان ڕوون بێت چونکە ئەم ئاوا دایک و باوکەکە بە کارتۆنێک کڕێ یاخو بە کێسێکەی کڕێت لەوانەیە مناڵی وردیە بێ شیری بۆ دروستەکە یاخو کەسی بکەی بە ساڵات کوێ بێ نەخۆش بێ لەسەر جێگای لەوانەیە ئاوەی کە باش نەبێ بۆ ئەو چکە زۆر جاڕڵێ زیانەکان لە ڕێگەی ئاو خواردنەوە لەوانەیە گرفتەکە و بۆ زیاب بکە تۆ کە لێرە ئاماژە بۆی مەبەستت مادە پلاستیکەکە مەبەستیکەیە بەڵێ ژینگە ئاوەکە یعنی کێشە لە ئاوەکانی ئیلا ئەگەر لە کاتێکە ئاوی پلاستیک خراپە کە هەتاولی یابێ لەبەر هەتاوە دابنرێ یان بەست بێتی یعنی ئەوەی زۆرمان هەیە ئەچین بۆ بازاڕیا ئەچین بۆ دەوام دەبەیەکە خاتە ناو فرێزەرەکەەوە ئەی بەستێ ئەی با لەگەڵ خۆی ئەڵێ باشە تا 3-4 سعات ئەم ئاوە بەکارێ هێنمو هێشتا هەر سادیە بەڕاستی ئەوە
زۆر خراپە بۆ تەندروستی ئینسان من بەڵام لێرەیە کە ئەم باسی ئێمە ئەوەیە کە ئێمە پاشماوەی پلاستیکیمان زۆر نەبێ هەر یەکێک لە ئێمە لە هاوینا بە تایبەتی ڕۆژی 2 لیتر بۆ 3 لیتر ئەبێ ئاو بخۆینەوە تۆ تەسەور کە ئەوەنە دەبێ پلاستیکی ئەگەر ئێمە بەکاربێنین ژینگەی خۆمان وێرانەکەین ئێستا لە هەموو جیهانە ئامارەکان پێمانەڵێ ساڵانە 8 ملیۆن تەن بەس مادی پلاستیکی پاشماوە ئەبێ ئەکرێتە ناو ژینگەوە ئیتر دوایی ئەمە بۆ ناو ئاوەکان و دوایی بۆ زەریاکان و کە کۆ ئەبنەوە چەند کەس زیان بە دەریاکانیشمان ئەگەێنێ لەبەرەوە ئێمە ئەڵێم هەموو ژنێک چۆن وتم سەبەتەیەکی بچووکی هەبێ ئەوە پارچە یعنی مقبایەک حتا مقبای ئەم ئاوانە کە زۆرە لە زۆربەی ماڵەکانە لە سوچێکی مەطبەخەکەوەدا ئەنی ئەوانەی کەم قەبایە ئەوەی کە پلاستیکە هەمووی بکەرە ناوی بیکەرە ناویدا ئەوە هەفتەی ڕۆژێک جێکەرەوە مقباکان بەجیا بیکەرە علاگەیەک و پلاستیکەکانیش بەجیا بیکەرە علاگەیەک ئەو پلاستیکانی کە هین ئەبێ بچووک بکرێتەوە یعنی دەبەکان ئەوە چرج بکرێ و ئەنجا سەرەکەی دابخرێ پەرداخەکان بڵێ ئەتوانی بیکەی بە ناویەکە لەمەیە کە تۆوە ئەەکەی لە هەفتەیەکدا ئەنی و لە دەرەوەدای ئەنی ئیتر ئێستا خۆشبەختانە مەجموعەیە گەنجی ژینگە دۆست ئەگەڕێن هەم بژێویکی ژیانیانی لەسەردا ئەنێن هەم ژینگە پارێزیشن بەڵام زۆر کاتەشتین بە هەڵایانی ئەم زەرفمان بە باشی و بە ڕێکوپێکی بە وشکی هەڵگرتووە بەڵامیتە خانمەکە لە ماڵەوە بیریە شفتەیەکی سوور کردوەوە ئەمڕۆنە لەم تاوایە ماوە تۆم ڕۆنە ڕەشەیکا بەسەر زەرفەکە لەوانەیە ئەمە گرفتەکە با باسێکی ڕۆن بکەین ئەو چۆن بتوانانی مامەڵی لەگەڵاکەین و وەکو پاشماوەیەک بیخێنە شوێنی تایبەت ئەگەر لەم نەپرسی من ئەڵێم باشتی سوورکراوە هەوڵ بین کەمترین شتی سوورکراوە خۆین چونکە کاتێک ئێمە سوورەکەینەوە هەم زیانێکی گەورە بە جستەی خۆمانەگەێنین بە تایبەتی ئەو خانمانی کە ئەڵێ باڕۆنەکە تەواو داخ ببێ دووکەڵی لێ هەستێ ئەو ڕۆنەکە دووکەڵی لێ هەستا مادەی ئەکریلامی دروستە بێ کە شێرپەنجەیە لەبەر ئەوە نابێ یعنی بکرە سوورکراوە نەخۆن تا ئەتوانین شتی سوورکراوە نەخۆین چونکە زیانی بۆ خۆمانە دووەم زیانی بۆ ژینگەیە ئەو پاشماوەی ڕۆنە کە ئەمێنێتەوە نابێ بکرێ بەسەر عینەکانە ئەتوانرێت سارد بکرێتەوە دوایە هیچ نەبێ بکرێتە دەبەیەکی نایلۆنەکان و ئەنجا سەری بنرێتەوە بۆ ئیتێکڵ تەواو ئەوەنە زیان بە ژینگە نەگەیەنێ هەنی کەس لەگەڵ ئاوەکە ئێڕژێتە ناو سینکەکە ئەمە دروست نییە ئەڕۆڵا زۆر جارانی عینەکەش ئەگیرێ ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەو پاشماوەی ئێمە ئەگەر ئێستا بوارتان هەبێ باسی پاکردنەوەش لە ئەدەواتی پاکردنەوە یعنی ئێمە بەتەنیا زیانمان ئەوە نییە پاشەڕێی خۆراکەکان چونکە ئەو شتانەی کە زیندون ئەچنەوە خاک بەڵام ئەوانەی کە زیندونین ئەوانەی کە عەزێتی خاکەین ئەگەر پێش ئەوەی بچینە سەرەوەمان بیر نەچێ پاشماوەی میوەکانمان ئەتوانین ناوکی میوەکان هەڵگیرێ هەر لە ماڵەوە لە شوێنێک لەوانەی سەخانمان بە من بڵێ ئەم هەموو شتە چی بکەین لە باوەڕ بکەن لە حەوشەی پشتەوە لە ژێر هینێکە ئەمە دانین کە زۆر سوودی هەیە دوایش هەست بە خۆتەکەی یعنی ئەها شانازی بە خۆتەواکی کە ئەڵی ئەها من چەند ژینگە پارێزم ئەو میوانەی کە تۆوەکەی هەڵەگیرێ تۆوەکەی هەڵگرە دوای بیکەرە زەرفێکەوە لە هەر کاتێکە کە چویتە دەرەوە لە ناو لە شاخەیان لە دەرەوە قەراخی ئاوێکە فڕی بە ئەمانە ئەبن بە تۆ بۆ جارێکی کە یا بی بە کەسێکی کە یا لە ناو باخەکانەوەی باخیان هەیە ئەتوانرێ فڕە بدرێ هەنێک لەمانە زۆریش لە ڕووی پزیشکی باشە بۆ نمونە ناوکی بەهێ زۆر باشە هەموو ناوکەکان باشن کە ئەتوانرێ بخورێن یعنی سوودیان لێ ببینرێتەوە بخورێنەوە یعنی حتا ناوکی قەیسی ئەتوانرێ بشکێنرێ و بخورێ کە ڤیتامین بیەکی باشی تایە بە شەتە زیادە ڕۆیتیان نەکرێ ئێستا ئەگەر بچینە ماڵی هەمومان چێشخانەکەمان تاکێکەکەینەوە یەک دنیا زەرفی لایلۆن و ئەلاگا بینی کەمە زۆر کۆکراوەوە ئیتر باوکەکە دایکەکە شتی هێناوەتەوە کە زەرفەکان کرۆتەکەمە گرفتێکی کەورێ چەند کەڕات چەند ڕێکخرا و چەند کردی تایبەت چەندین کەس هەوڵیا بە کۆمەڵە گروپی گەنج هەوڵ بین جارێکی تر پەنابەرینەوە بۆ تورەکە پەنابەرینەوە کە چۆن لە ڕابردووە دایکان ماشتیان بەواکردن ئەمڕۆ نمونەیەکە بۆ هێنای پێمان خۆشە تۆ ئاماژەی پێبەی بۆی کە تۆزێ دوورکەینەوە لەو بابەت ڕاستە بەڕاستی ئەبێ ئێمە کۆڵنین لەوەی کە جارێک دووجار باسمان کرد خۆی ئیتیجاهی خەڵک ئیتیجاهی خەڵک وا بە ئاسانی ناگۆڕێ ئەتوانێت تۆ زانیاری بی بە خەڵک زانیاریەکە وەرەگرێ بەڵام ناتوانێ نەیکا بەڵام ئەبێ ئێوەی میدیاکاران و ڕاگەیاندنەکان کۆڵنێن بە مستەمڕی بوترێ هەر جارێ ئێستا لەم بەرنامەیە جەنابتانە ئەگەر 4 کەس
سوود وەرگرن بۆ ئێمە زۆرە یعنی لە بەرنامەیەکی ترێشا 4 کەس 5 کەسی تر وردە وردەوەهای لێت من زۆر جار کە لە دەرەوە شتەکڕم بە دوکاندارەکە مەسەرەن ئەڵێ زەرفێکمەیاتێ ئەگەر ینی سوتفە تورەکەکەم بیرچوو بێ ئەڵم ئەوەم ناوێ دوانرسیانم بۆ بکە بەسەریەکە لە لای سەیرە چونکەوە هەمووی داوای نایلۆنی زیاترەکە بەڵام ئێمە نازانین ئەم نایلۆنی زیاتر ئێمە چەند زەرەر بە ژینگەێنین ئێستا من ئەم جانتایە ئەمەی کە دروستکرا وڵی وابزانم لە 2014ەوە من بەکاری ئەهێنم ئەتوانین لە ماڵەوە ئەمە لە پاشماوەی چتر یعنی چترێک کە ئەشکێ لە پاشماوەی چترێکی خۆی کە بەکاری بێنیتەوە شتێکی زۆر سووکە یعنی بزانە لەو کیسە پچکۆلەیە بوو ئەتوانین هیچ کێشیشی نییە هەمیشە ئاوایی لە ناو ئیتر ئەمە چەند شت ئەگرێ ئەتوانین تێکەڵی بکەین بەسەریەکە لەسەری دانین و زۆر بۆ هەڵگرتنیش ئاسانە ئەمانە یعنی خۆزگە ڕێکخراوەکانیش ئەمە حتا لە کەتانیش باشترە لە عنی قماشی خام و ئەوانە خام لەوانەیە تۆزێک پیس ببێ بە پەڵە پێوەی بەڵام ئەم قماشە لە شێوەی قماشی چەترە هەر بۆ پاراستنی خواردنەکانیش باشترە ئەسا تۆ زۆر جار ئێمە ڕووی نەڵێن بە سامونەکە بە گەرمی بێنینەوەی کاتە زەرفەکە پێوێتێتەوە جامەتوانی یەکسەر بیشی شوێتەوە ئەزانن چەند خراپە بەکارهێنانی زەرفی نایلۆن بۆ سەمون چەند زیانمان پێ ئەگەێنێ لەبەرەوە وەلەو یعنی ئێستا مەسەرەن ئەڵێ وەرەقەش بۆی هەیە کە ڕووی لەسەرکە بەڵام ئەمە کاتێک ئەگەرتیا هەڵبگیرێ یا چەند جارێ بەکار بهێنێتەوە قماشە خامەکەیان بر پێما بێەوە لە هەموو سەرهەویری کە جاران هەبوو یعنی بەداخەوە ئێمە جاران ژینگە پارێزتر بووین تا ئێستا بەداخەوە جا ئێستا ئەوە لە هەندێک لە مۆڵەکان هەر هەیە ئەوەی کە تۆ کیسەیەکت هەیە یان علاگەیەکەیە حاڵەتێکی هەم ڕیسایکلینگەکرێتەوە هەمەوەی کە بە قسەکەی جەنابەت چەند جار تۆ ئەتوانی بەکاربهێنی کاتە من ڕێگەیەکی باشە بۆی کە هین بکرێ و دوای ژۆر بە خێرایی بچووگەکرێتەوە و کە پێویست پێی نەبوو ئەیخێتەوە جانتاکەت و ئەگەر پیسیش بوو زۆر بە ئاسانی ئەیشویت و لە دەرەوە هەڵێخەی بە ماوەیەکی کەم وشکەبێتەوە لەبەرەوە بەهێزیش زۆر جار دیقەت زۆر کەس زۆر ئەلاگاکرێت لە بازار لە قەرباڵغا لە پڕ علاگەی تەقێ میوە بڵاوە بێتەوە بۆ ناوەیە و پێ بخەڵ کۆی کاتەوە ئەو زۆر باشە و ئەتوانی ڕێژێکی زۆریش هێنی پێ هەڵەگیرێ و زۆر بچکۆلە و سووکیشە ینی بۆ ناو جانتاوەنی حتممە جێبێتەوە چم دنیاک شتی تایە جانتایەوە جا ئێستا بابینە سەر ئەوەی کە هەندێک لە خواردنەکان تێک ئەچێ لە مەتبەخە مامۆستا دکتۆر چیمەن ئێمە هەرچە میوانداری جەنابمان کرده بوو پێش دکتۆراکە بوو پیرۆز بێ ئێستا شادەکە کە بەرزبووتەوە دکتۆر ئێستا ئەبینین بۆ نمونە بە قسەکەی جەنابەت میوە کڕیاوە تێک چووە یاخود بۆ نمونە گۆشت هەنێک جار بەرهەمە سپیایەکە ئەمانە چۆن ئەبێ فڕێ بدرێت خۆی لە پێشە ئەگەر ئێمە لینمان هەبێ نابێ بهێڵین بگاتە دەرەجەی خراپ یعنی کە ئەوکو چۆن پێشتر وتم کە ئەکڕین ئێمە ئەبێ بە قیاسی خۆمان بکڕین ئەبێ کەم بکڕین زۆر ئاسایی یعنی هەندێک کەس لا عیباڵە چۆن من بچم بڵێم 9 کیلۆ هەر زۆر ئاساییە بڵی چارەکێک زۆر ئاساییە بڵی 1 بیبەر 2 تەماتە یعنی بە قیاسی تۆ چەندێکی لە ماڵەوە ئەگەر کە هێناتەوە بۆ ماڵەوەش بە زووی بخرێتە ناو بە فرگرەوە یعنی ناو سەلاجەوە بۆ ئەوەی شتەکانمان تەمەنی درێژتر بێتەوە یعنی حتا سۆزۆشتیوە ئەتوانی لە پارچە پەڕۆیەکی یعنی پارچە خامەکەی بە ئاڵێنی و ئەنجا بیکەیتە نایلۆنە و ئەنجا لە ناو بە فرگرا هەڵیگری ئەگەر ئەوەشمان نەبوو پاشماوەکەمان مایەوە هەروەها توێکڵی میوەکانیش ئەتوانینیان حتا لە ناوماڵە ئێستا بیتر بەرەو پاییزە ڕۆین و گەڵاوشت زەردەبێ هەموو ماڵێک ئەوەی کە باخێکی هەبێ لە قەراخی باخەکەیە ئەتوانێت چاڵێک بکە ئەو پاشماوانی بکاتە ناوی خۆڵەکە باتەوە بەسەریە هەر بە دقەیەک یەک شتی خاکە نازی بچکۆلەی ئەمەنە هەیە لە ماڵەکە ڕێک حاڵی بکەنی تو بیکەیتە ناوی ئەوەی باخەکەی بچوو بێ ئەتوانێت لە سوچێکە یان مثلەن بەردێک بۆ جوانی دانی توێکڵی مۆز و شتەکان بخەیتە سەریستا من بۆ خۆم واکەم باخەکەمان گەورە نیە ینی لە توێکڵی مۆز و شتەکانە خەمە سەری تا چەند ڕۆژێک گوشکە بێتەوە دوایی ئەیکەیتەوە ئەبێتەوە بە پێین توێکڵی هێلکە پێما ئەتوانی بیوکتێنانە بۆ ئینجانەش بڵێ ئەتوانی یعنی ئەو شتانەی کە ئەتوانین ڕیسایکل بکەینەوە هەر لە ماڵی خۆمانە ئەتوانین ڕیسایکلی بکەینەوە ئەوانی تر بۆ بە کەم بەکارهێنان یعنی ئەگەر ئێستا لە خواردن لا چین بچینە سەر مادە پاککەرەوەکان مادە پاککەرەوەکان زۆر ژن هەیە بە تایبەتی بەداخەوە خۆزگە کیلۆ یعنی 1 دەبەی کلۆرە بوو بە 10,000
بۆ ئەوەی یعنی بەکەم بەکاربێنرێ بەڕاستی ئێمە جێگرەوەمان هەیە من لە جیاتی ئەوەی کلۆر ئەجا زۆر لە ژنان هەیە بەدەبەکە باسەکە ئەڵێ بەخوا هەموو ڕۆژێک ئەو ماڵە بە کلۆرەسم نازانی ئەم کلۆرە یەکەم بۆ هەناسە خراپە دووەم بۆ ئەو ئەدەواتانەی بەکاری ئێنی کلۆر وەکو مادێکی زەهرە یعنی بۆ هەیە ئینسان بکوژێت جار تێکەڵیشی ئەەکەن بەڵێ یەک دوانێک تێکەڵەکرێ بۆ ئەنج ئەیکەن بە توالێتەکە و جاری وایە جێشێڵن تۆزێک پێوەی بێت لەجیاتێمە چی بەکار بەهێنێت خۆی کلۆر ئەسڵەن ئەگەر بەکاری بێنی هەر شتێک کە کلۆرت لێە زووتر زەر دەبێتەوە یعنی ئەگەر ڕووکارێک ئەسڵەن یان پەرداخێک یان قاپێک کە کلۆری بۆ بەکارنێنی زۆر جوانتر ئەبێت یعنی کەمتر پیسێک لێتە خۆی وەک لەوەی کە سپیت لەبەرەوە ئەگەر هەر بەکاریشت هێنا بەکەمی یەک تۆز یعنی دەستکێشێکەکەیتە دەست پارچە پەڕۆیەک بە حاڵ کلۆرەکەی لێ ئەیت و ئەو شوێنەی پێ ئەسڕی دەلێرە بە پێچوانەوە ینی زۆر جار ئەم مادەیە ئەگەر زۆر زەرور بن بە تایبەتی لە کارگەکانە کارگەی کۆمەڵە کارگێ بەکاری هێنن بۆ پاکردنەوەی زۆر کەلوپەلی گەورە کەسەکە بینی جلوبەرجێکی تایبەت ماسکی تایبەت تەنانەت چاویلکەی تایبەت ینی زۆر جان خانمەکانی خۆمان دایک و خوشکەکانی خۆمان لە ماڵەوە قاچی ڕووتە دەستی ڕووتە چاوی نزیک کردوەوە و دەمولوتیشی پیۆنی و کلۆرەکە ژەڕش دوای ژەڵێ گرفتی چاومە هەناسانەی پێست بۆ چرچبوونی پێست یعنی ئێمە ژنان خواوای دروست کردوین حەزمان لێ جوان بین پێستمان چرچ نەبێ نەبێ تو ئەومە هەموو ماوەدە کیمیاویە بەکارێنرێ یان پەنجەرەکان پەنجەرە وەڵڵای یەک مەوادی ناوێ بە تەنیا ئەو بکە بە پەنجەرەکەیە و بە ماسیحە بچووکەکان هەیە ئەمنەیە ڕێک بەوە بیسڕە بە شێوەی زانستیان یعنی لەسەرەوە لەسەر لە ئاوایی بەم شێوەی زیگزاگ بیەنەرە خوارە پەنجەرەیەکی پاک بەبێ ئەوەی تۆ مەوادت بەکارێنابێ و دوایی بە پەڕۆیەکی ئەم فایبرگلاسەکانەیە ئەوە ئەتوانی وشکی بکەیتەوە و زۆر پاکوتەمیزە بێ سەر سینکەکانمان سەر یعنی ئەو ئەدەواتانەمان زۆر جار هەیە گۆشت ئەهێنرێ گۆشت ئەشۆرێتەوە ئەڵێوی پیسە چۆن من گۆشت و مریشک نەشەمە بابە گۆشت و مریشک شتنەوەی ناوێ هەر چۆن ئەیهێنیتەوە لە ماڵەوە لە ناو ئەگەر مەسەڵەن بە گۆشت ئەوە هەر نایەوێ ڕێک ئەیهێنی ئەبێ پارچە پارچە بکرێ و بە پارچەیی بخرێتە فرێزەرەوە یان لەکسەر لە پارچەکە کە دەری ئەهێنی یەکسەر بۆ ناو مەنجەڵەکە چونکە تۆ هەدەف لە شتنەوە بۆ چییە بۆ پاکردنەوەیە بەعکسەوە تۆ ئەو گۆشتە زۆری پرۆتینەکەی بە ئاوەکە ئەڕوا یان ئەگەر لە ناو ئاوادانی پرۆتینەکەی ئەچێتە ناو ئاوەکەوە سوودی یعنی خۆراکەکەی نامێنێ جەنابەت ئەڵێ هەرنەی شۆڕنەوە نەخێت بە هیچ جۆرەشتنەوەی نایە چونکە گۆشت بەکتریا و ڤایرەسی پێوەیە ڤایرەس و بەکتریا بەشتنەوە ناڕوا ئەوە نییە تۆ بڵێ من ئەگەر گۆشتم شتەوە گۆشتەکە پاگەکەمەوە هیچ ئەتوانی بەدەست بە تەنیا بەدەست و بە چەقۆ لە ناو زەرفەکەیە چونکە ئێمە کە ئێنینە ماڵەوە ئەبێ حەسریکەین یعنی چۆن ئێستا بمبورە تۆ کەوچکێک هەر بیش و بهێنین بە کەوچکێک دۆشاو تۆ کەوچکێ دۆشاو ئالێرا بڕێژە لەکوێ پەرش و بڵاوی بکەیتەوە سەد لە ئاو بکەیتە سەری لەکوێ خێرا لە بیا پەڕۆیەک بخەیتە سەری و کۆیکەیتەوە هیچ ئاساری دۆشاوەکە بە هیچ شوێنەکان نامێنێ بەڵام کە تۆ ئاوەکە و پیا کرد بڵاو یەکەیتەوە بە هەموویە بەرەوە بەنسبەت مریشکەکەش کە ئیهێنیتەوە لەوانەیە کەمێک ئاوی پێوە بێ ئەوە هەر لە ناو سینکەکەیە ئەبێ سەبەتەیەکی بۆ دابنرێ و بیکەیتە ناوی تا ئاوەکە ئەچۆڕێ ئەنجایاڵی یعنیێنی بکەی مەڵێ من ئەخر ئەو ئاوەیە و کابرایە بەکاری هێناوە و پیسە تۆ ئەی کوڵێنی هەر شتێک کە کوڵاندت ترست لە پیسەکەی نەبێ چونکە ئەگەر پیسە ئەگەر زیاییەکی پێوە بێ یان مەسەن سیقەتۆرەکەی پیسێکی پێوە ئەوە قەیناکە ئەوە پاکەکرێتەوە لەبەرەوە سینکەکەش کە ئێمە ئەمەمان لابرد و ویستمان بیشۆین ئەتوانین یا کحول بەکار بهێنرێ بیکەی بەسەرە چونکە کحول بە خێراییە بێ بەهەڵم یان ئەوە تا هەر زاهی بگیرێتەوە لە ناو حتا بۆ پاکردنەوەی مەطبەخ و ئەو شتانە یعنی حتا عەرز ئەو شتانێکی هەمانە ئەتوانی زاهی بگرێتەوە ئەم پەمپی ئاوەکان هەیە بیکەیتە ئەو پەمپە و پیاە بکە بە شوێنەکە و دوایی بە پەڕۆ بیسڕا زۆر سپاس بە زانیاریەکانە بە هیوایە کە خاتونەکانی ماڵەوە سوودیان لەبینێت هەرچەند بە نەڵێ خاتونەکان ئێستا ئەبینین پیاوانیش تەنان هاوکارن و بەشێک لە ئەرکی چێشتخانە یان مەتبەخی ماڵان لە ئەستەوە کرد